ئەچینە لای تەوەریەکەمان وەک لە سەرەتای پرۆگرامیشدا ئاماژەمان بە تەوەریەکەمان کرد لەوەی کە لە تەوەریەکەمدا باس لە هاوسەنگی جوانکردنی ماسوولکەکانی جەستەمان ئەدەین یاخود بەهێزکردنی ماسوولکەکانی جەستەمان ئەدەین کە وەکو ئاماژەمان پێکرد هەندێک جار لەوانەیە هەندێک کەس هەبێت بە شێوەیەکی ناتەندروست ڕاهێنانەکانی ئەنجامات ئەمەش بە شێوەیەکی ناتەندروست ماسوولکەکانی بەهێزەکات و هەندێک جار گەورەبوونی ماسوولکەکان بە شێوەیەکی ناتەندروست ئەبێت هەر بۆی ئێمە لە تەوەریەکەماندا ئەمانەوێت زانیاری زیاتر لەسەر شەوازە تەندروستەکەی وەربگرین بە میوانداری زۆر بەڕست مامۆستا یادگار جەلال ڕاهێنەری لە جوانی کە ئێستا لە ستۆدیۆ ڕۆژێکی نوێ ئامادەیە مامۆستا یادگار فەرموو بەخێر بێت بەخێر مامۆستا بەخێر بێت دووبارە سڵاو لێبێ تەوەرەکەیمە ئەمڕۆ تایبەتە بە شێوازە تەندروستەکەی بەهێزکردنی ماسوولکەکان بە هەر لە سەرتا لەوە دەست بکەن ئەگەرمانە بە شێوازێکی تەندروست ماسوولکەکانمان بەهێز بکەین ئەبێت چی بکەین و چۆن بکەین خۆی سەرەتا سڵاو ڕێزمەیە بۆیەوە بۆ بینەرانی کەناڵی کورسات بۆی لەشێکی ڕێک و تەندروست دەبێ سەرەتا ئەبێ خەوت ڕێک بخەی لە دوای ئەوە خواردن لە دوای ئەوەش ڕاهێنانێکی تەندروست چاکاڵین ڕاهێنانی تەندروست یعنی ئەبێ ڕاهێنەرێک هەبێ یارمەتی دەرت بێ ڕێگەکەت پیشان باوە پێت بڵێ کە بە چ شێوازێک و بە چ جۆرێک و چەندێک لە ڕۆژە یا لە مانگەیە لە هەفتەکەیە ڕاهێنان بکەی باشە مامۆستا زۆرن ئەو یاری زانانی کە ڕەنگە یاری قاچ کە ڕیتی ڕەنگە شوێنێکی گرنگ بێت لە جەستەیە ئەندامێکی گرنگی جەستە بێ بۆ ڕاهێنان و بۆ وەرزشکردن بەڵام وازی لێبێنن زۆر بن ئەو یاری زانانیکانە لای بەڕێزت ئەو دیسان قاچم هەیە یان قاچ و یاری قاچم کەمتر بۆ بنووسە بە تایبەت لە لای پیاوان یعنی شتەکە بووە بە باو لە لای ئێمە کە ئەڵێن زیاتر پیاوان گرنگی بە بەشی سەرەوەیان و خانمانیش گرنگی بە بەشی خوارەوە بەداخەوە یعنی بە تایبەت عەزەڵەی قاچ کە گەورەترین عەزەڵەی لەشە و بێتە هۆی ئەوە کە هەموو جەسەدی سوادە بکە لە بەرەوەی لەشت هۆرمۆنێکی تستۆستێرۆنی زیاتر ئەڕێژێ ئەو ڕۆژەی کە تۆ یاری قاچەکەیت و فشارە خەیتە سەر قاچت لەبەرەوە زۆر کەزیە بۆ لای ئێمە من بۆ خۆم ڤیدیۆی تەنزی شمێلنەوە تۆڕە کۆمەڵاتیەکان لەسەر و بابەتە یعنی دێت بۆ لای ماڵێ مامۆستا ئەتوانی کۆرسێکم بۆ بنووسی بەڵام یاری قاچی تیانە بێ شتی وا هەیە کورسی وا هەیە مامۆستا نییە بەڵام داوا ئەکرێ لەبەر یعنی لەوانەیە کەسە وەکو پێم وتی چونکی بووە بە باو لە برادێکی یا لە دەرەوە بیست بێتی کە ئەکرێت وایە خوددا حەزەکە ئاڵە بەشی سەرەوە من خۆڵم دیارە بوون منە هاوین تیشێرتێ لە بەرەکەم قاچم بۆ چییە بەڵام لە ئەسڵا هەم ناتەندروستە هەمیش لەبەرەوەی هەم جوان نییە هاوسەنگیکە ڕاناگرێت ئێمە ناوی وەرزشەکە بە خۆیەتی لە جوانی یعنی تۆ بێ لە شێکی تەنسیق و ڕێک و باش مامۆستا بۆ قاچ زۆرینەی یاری زانان بە تایبەتی لە پیاوانە ڕخیان دەیەتی کێشەکەت لە چیایە قورسە یاری قاچ یان چ گرفتێک هەیە وەکو قورسی زۆر قورسە لەبەرەوەی قاچمان ترسێن ناوەکو عەرزم کردی عەزەڵەیەکی گەورەیە لەبەرەوە گەر وەزنی قورس لێ نەیت و هیلاکی نەکەی هەست بە هیلاکبوون ناکەیت یعنی وەکو عەزەڵەکانی کە نییە و ئەبێ ڕۆژێک تایبەت تەرخان کەی تەنیا بە یاری قاچەوە وەکو عەرزیشم کردی تەنیا ئەوەیە کە شتێکی دیار نییە یعنی تۆ قاچت جوان بێ یا ناشرین بێت زۆر وەکو لە جلایە لەوە دیار نییە بۆیە زۆر گرنگی پێ نایە یاریزان هەیە ئەڵێ بە یاری قاچە ناسەم تونگە بێ ئەم هەناسە تونگە لە یاری قاچە بۆ دروستە بێ وەکو پێم وتی هیلاکیە زۆر هیلاکەداکە لە بەرەوەی لێدانی دڵاچێتە سەرەوە و هەست بە هیلاکیەکی زۆرە گرفتی نییە گرفتی نییە نا بگرە بۆوانێکی کەیانەوەی کێش داگرن و تەندروستریشە ینی لەلایەن تەندروستیەوە زۆر باشە زۆر کەسمانەیە کاتێکێنە هۆڵەکانی لە جوانی کاتێک کە کەسێک ئەبینن لەوێ کە شێوازێکی جوان و لە شولارێکی جوانی هەیە لەوانەیە یەکسەر بڵێ مامۆستا من ئەمەوێت وەکو ئەم کەسم لێ بێ لێرە کە لەواچە ئەم کەسە ماوەیەکی زۆر بێت بێ بۆ هۆڵەکانی وەرزش ماوەیەکی زۆر بێت دەستی کرد بێ با وەرزشکردن مامۆستامێک خۆتم لێ بستەڵەوە زۆر کاتێر مامۆستاوەکو خۆتم لێ بەڵام ئەوە کاتێک کە کەسێکی بە هۆڵەکانی وەرز تا چەند ئەبێ پشو درێژ بێ لەوەی کە ماوەیەکی هەیە لەوەی وردە بتوانێت بە شێوازە تەندروستەکە ئەو شێوازی کە خۆی ئێوێ لە شولاری وای لێ بێت بەڵێ خۆی هەموو شتێک عەرە بڵێ فهم السؤال نصف الجواب یعنی تێگەشتن لە پرسیارەکە نیوەی جوابەکەیە لەبەرەوە خەڵک لای ئێمە تۆزێ بەداخەوە یعنی ڕۆشنبیری وەرزشیان نییە یعنی گەنجێکە هیچ ئەزمونێکی نییە هیچ ناش بێواب یعنی لەم سەردەمایە لەم سەردەمەیە هەموو شتێک ئاسانە ئەبێت تۆ کە ئەچیتە بوارێکەوە کاتی بۆ تەرخانەکەی یعنی پارەی بۆ سەرفەکەی
هیچ نەبێ سێرچێک بکەی لەسەری بزانی چی باشە بۆ نمونەبێت چی بکەی کە تۆ چی وەرزشێکەکەی شەرت نییە هەموو شتێت تۆ هەر لە مامۆساکەتەوە وەرگری تێگە چێڵێمای تۆ لە ماڵ توانانی سێر بکەی زانیاری بۆ خۆت کۆکەیتەوە لەسەر خەو لەسەر خواردنت لەسەر چۆنیەتی یاریکردنت و هەرشە بەم شێوەیە زانیاری کۆکاتەوە وەڵام بەهاڵە بۆ نمونەیە واکە لە خۆی یەت بۆ قاعە ئەڵێ خۆی بە مامۆستا داهانێ وەڵام لەسەر کۆرسی خۆمەڕۆ من یاریزانمە بۆ خۆم بۆ خۆی 6 مانگ لەسەر کۆرسی یوتیوب ڕۆشتووە دوای هاتووە وەڵام لەسەر کورسی هاوڕێکەی هەندێک جار لەسەر کۆرسی هاوڕێکەی ئەمانە هەیە لەبەرەوە ئەگەر چندێک تاک هۆشیار بکرێتەوە لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە لە ڕێی کەناڵەوە لە ڕێی هەر شوێنێکەوە بێ ئەگەر ڕۆشنبیر بێ و بزانێ ئەو کاتە تووشی ئەو هەڵەیە نابێت مامۆستا هۆشیارکردنەوە تەنها بۆ خودی کەسەکە خۆی کە ڕاهێنانێک ئەنجامەیات کە بە شێوەیەکی دروست ئەنجامی بادیان بۆ مامەڵەکردن لەگەڵ هاوڕێکانیە ڕەنگە یاریزانێکە بێت ئەمە لە زۆرینی هۆڵەکانە ئەمە بینراوە کە ڤیدۆشی ئێستا زۆر لەسەرەکرێت کە ڕاستکردنەوەی یاری بۆ یاریزانی بەرامبەر بەبێ ئەوەی کە ئیشی ئەم بێت لە کاتێکا ڕاهێنەر بوونی هەیە لە هەوڵەکەیە زۆر ڕاستە بەداخەوە ینی دوولایەنەیە ئەوە لە بەرەوەی زۆر یان بۆ لای ئێمە خەڵک لە هۆڵێکەوە بۆ هۆڵێکی کە ینی ئەیگوێزێتەوە یاریکردنەکەی ئەڵێن بۆچی بۆ مناڵە لەوێ ڕاهێنەرەکە چاودێری ناکردم یاخود ڕێنمایی نەئەیامێ ینی من داوام وایە بە هەمووی نەخێنە سەر یاریزان بەداخەوە هەندێک ڕاهێنەری ژەیە کە لە ئیشەکەی خۆیانە ئیهمالن یاخود گوێ نایەن هیوادارم کە ئەگەر شتیوا هەیە بە خۆیان بەڵام من لێرە مەبەستم یاریزان بوو یاریزانێک هەیە کە یاریزانێکی ترە بینێت ئەگەر تۆزێک خەلەلێک هەبێت مامۆستاکەی ئەگەر چاودێرە بەسەریەوە بێ ئەو فەراغە دروست نەبێ ئەو کاتە یاریزانەکە مەجای ئەوەی نییە بچێ بۆی ڕاستکاتەوە بەڵام کە ئەبینێم هیچ مامۆسایە لە دەوری نییە و یاریزانەکەش بە هەڵە ئەڕوە ئەم کەسە خۆلانێ زۆر جاریش ڕاستکە یعنی یاریزانێکی بۆ نمونە 3-4 ساڵ بە یاری کە بزانێ شێواز ڕاستەکەی چییە پێی ناخۆش بێ بڵێ مەسەلەن ئەمە تازەیە بە بۆی ڕاستکەینەوە بەڵام وەکو عەرزم کردی ئەگەر ڕاهێنەرەکە ئەو فەراغە دروست نەکا ئەو کاتە ئەوەش ڕوو نایە زۆر باشە ئەو کەسانەی کێن بۆ لای ئێوە تا چەند پێویستە پێش ئەوە پشکنینی تەندروستی بۆ خۆیان ئەنجام بن یاخود ئەو کەسانەکەن لەوانەیە جۆرە نەخۆشیەکیانە بێ هەندێک جار لە ڕاهێنەرەکانی بشارنەوە لەوێت تا چەند گرنگە لە هەموو هەڵە وەرزشەکاندا پێش ئەوەی کە کەسێک دەستکات بە وەرزشکردن پشکینێکی گشتی هەبێت و ئەو نەخۆشیانێکە هەیەی دوور بەخوا نەخواستە ئەگەر هەیە بێ بزاندرێت وەکو پشکنین ئێمە ئیلزامیان ناکەین بە پشکنین بەڵام پرسیار ئەەکەین یعنی ئێمە هەر کەسێکێتە لامان تازیە و نایناسین و دەموچاوێکی غەریبە بە هۆڵەکەی ئێمە پرسیاری لەکەین ئایا نەخۆشی درێژخایەنت هەیە ئایا هیچ کێشەیەکت هەیە لە گورچیلت ینی لە شەکرە لە زەخت لە کارەبایی دڵت ئەم کێشانت هەیە ئەو پرسیارانە ناکەین ئیتر ڕاستی و دروستیەکەی ئەوە ئەگەر بیشارێتەوە لەسەر خۆیەتی مەسئولیاتەکەی لەسەر خۆیەتی بەڵام ئەگەر ئێمە ئاگادار کاتەوە کاتە ئێمە ئەوەی کە پێویستە وا ئاکەین لەگەڵی باشە مامۆستا جوڵانی بەشێکی جەستە یان ماسوولکەیەک لە هەفتەیەکە چەند جار پێویستە بۆ منە باسی قاچمان کرد من لە هەفتەیەکە پێویستە چەند جار یاری قاچ بکەم بەلایەنی کەمەوە بێت 2 جار یاری قاچ بکەی و من خۆشم زۆربەی کۆرسم هەروایە یعنی ئەو 2 جارە 2 ڕۆژ تایبەتە بە قاچ ینی تاکە عەزەڵەیە کە من دای بنێم بە تەنیا لە کۆرسە زۆر کە زیان بۆ لامان بۆ مامۆستا کۆرسمان بۆ نووسە هەمووی با تاکە عەزەڵە بێ بۆ نمونە ئەمڕۆ شانەکەم بەیانی بەسشان بەڵام خۆی ئەوە هەڵەیە لەبەرەوەی تۆ بێ قیاسی قاچ دووەرگری بەم عەزەڵە گەورەیە لەگەڵ قۆڵ تا بتەوێ وەکو یەک یاری پێ بکە یا لەگەڵ شانتە یا لەگەڵ سنگتا ناکرێ لەبەرەوەی عەزەڵەیەکی گەورەیە بەڵام ئەتوانی هەفتەی 2 ڕۆژ بۆ منە تەرخانکەی بۆ قاچت بۆ نمونە شەممە لەگەڵ سێشەممە لەبەرەوە قاچ عەزەڵەیەکی گەورەیە تقریبان 72 ساعتیەوە بۆ ڕیکۆڤەری بۆەوەی حازر بێتەوە جارێکی تر تۆ پاڵەپەستە و زەخت خەیتەوە سەری ناکرێتەوە شەممە یاری قاچکەی هەر حەزیشت لێ بێ چی یەکشەممە خانمان زۆرە بە ئەم هەڵە دووبارە ئەکەنەوە لەبەرەوەی حەزیان لێتی ینی جاری وایە هەموو هەفتەکە هەر یاری قاچی تایە ینی نایڵن عەزەڵەکەیان ڕیکۆڤەری بێتەوە هەر لەسەر زەخت لە ژێر زەختایە و کاتە لە باتی ئیسفادا زەرەرەکەن و عەزەڵەکەیان بچووکە بێتەوە لە باتی گەورە بێت باشە مامۆستا هەر یاری قاچمان باس کرد هەر ئەو بە نمونە بێنینەوە یاری قاچ تکراری زۆر یان وەزنی زۆر هەدەفی کەسەکە ئیزانێ بەڵام ئەگەر بیوێ ماسوولکە سەرخات بەعام ئەبێت وەزنی قورس لێبە کە وەزنەکەشی بۆ ماسوولکە باشە خۆی ئۆتۆماتیکیان تکرارەکەی کەمە بێتەوە یەتە 8 تکرار بۆ 9 تکرار زۆر باشە ئەو جوڵە وەرزشانەی کە بۆ ئەندانێن تا چەند گرنگە وەرزشوانەکە کێت پابندە بە جوڵە وەرزشەکان بەڵام لەگەڵەوەشا پابند بێ بۆ جۆرە خواردنە تەندروستیشی کە ئێوە بووی داهانێن لەگەڵ ئەو ماوەی کە وەرزش ئەکات خۆی ئێمە دای مەڵین بە یاریزان
یعنی ئیشی داواکاری یەکەمی ئێمە ڕێکردنەوەی خەوە کە بەداخەوە ئێستا لە سەدا دوچێ 90 خەڵک خەویان ڕێک نەبێ چکە تۆ خەوت ڕێک نەبوو یعنی تەنیا خەوتن نییە هەموو ئەنزیمەکانی لە شو هۆرمۆن مێشکرد عەسابت متابۆلیسمت مەعیدەت هەمووی پەیوەستە بەو کاتی خەوەوە ئەگەر خەوت ڕێک بوو لە دوای ئەوە داوایان لەکەین کۆرسێکی خۆراکیانێنێکە لەسەر ئەمە یاخود ئەگەر لەسەر کۆرسەکەش نەڕۆ ڕێنماییان نەکەین کە چی نەخۆن چی خراپە بۆیان چی واکە عەزەڵەکانیان شی بێتەوە لایەنی دەرونیان تێگەچێ پێی بۆ نەتووشی زەخت شەکرە ئەمانە هەمووی بۆیان دیاریەکەین لە دوایەوە ینی لە سێم شتا ڕاهێنانی سەبارەت بە تەواوکەری خۆراکی تا چەند گرنگە لەو ماوەیە بەکاری بێنن یاخود بەکاری نەهێنن تەواوکەری خۆراکی ئێمە زیاتر ڕێنمایین کە ڤیتامینەکان ئەوەی پێشترش تۆ پرسیارە کرد کە فەحس مە زۆر جار کە کەسێک کێشەیەکی بە دروستە بێ ئەینەرین بۆ فەحس بۆی بزانین چ ڤیتامینە یاخود چ کێشەیە لە لەشیە زیاتر داوایان لێکین کە نەقسی ڤیتامینیان نەبێ و ئەو کۆرسە خۆراکیش کە ئینە ئێمە بڕە پرۆتین و کاربۆیدرات و چەوری بە سوود کە لەشی پێویستێتی بۆی دیارەکەین بەڵام ئەگەر پێمان بڵێ کە بۆن منە مەجای نییە یا لە دەوامە یا سایقە یا بەهۆی هەر هۆکارێکەوە بێ ئەو کاتی ئەمە ڕێنماییەکەین بۆ ئەوەی چ تەواوکەرێکی خۆراکی وەربگرێ بۆی جێگەی ئەو خۆراکی بە بگرێتەوە و ئیسفادەیەکی باشتر بکە باشە مامۆستا هەر لەسەر خۆراک گفتوگۆکەمان لەسەر ئەوە بوو خواردنەوەی ئاو لە کاتی ئەنجامدانی وەرزشەکەیە تا چەند گرنگە یاریزانێک هەیەڵێ بۆی کە ورگم نە ئاوسێ من زۆر ئاو ناخۆمەوە ئایا پەیوەندی بە زیادبوونی کێشەوە هەیە؟ نا پەیوەندی بە زیادبوونی کێشۆ نیە بگرایە ماوانەیە کە کێشیان زۆرە لە ناو کۆرسەکانیان نووسین ئاو زۆر بخۆرەوە لە کاتی یاریەکەیە لە کاتی یاری و لە ڕۆژەکەشتا لە بەرەوە بێتە هۆی چەوری سووتاندن بەعکسەوە باش بەڵام لە کاتی یاریشە پێویستە ئاو بخواتەوە نەک بە بڕێکی زۆر باشە یعنی بە ماوە لەبەرەوەی لەشی هەم ئیسراحەتەکە هەم ئۆکسیجینێکی باشتر دەرەکەوە هەم ئەگەر گەرمای لەشی زۆر بوو بێ ئەو کاتە لە ڕێی ئارەقەوە دەریەکە و گەرمی لەشی یەکسان باشە مامۆستا ئەو پێداویستیە سەرەکیانە چین کە یاریزانێک پێویستە بەکاری بێنێت لە کاتی ئەنجامدانی وەرزشەکەیە جلی وەرزشە یەکەم شت باشە بەم لە وەڵەوەرزشەکان کالەیە کە زۆر ینی هینی ئەوەیە کە تۆ شت بەرقاچت بکەوێ وەزنکەوێتە خوارەوە تووشی ئیسابە بیت سێهەم پشتیانە لە کاتی هەندێک ڕاهێنانی قاچ وانەیە دەستکێشە مەچەکە کە زۆر کەس ئەڵێ مەچەک مێشێ لە بەرەوەی مەچەکیان نابەسن و زۆر ناسکیشە مەچەک ئەوانە زەڕورە زۆر باشە لە پرسیارێکەکەمان باسم لەوە کرد کە کەسانێکیان بۆیە پێویستە پشوو درێژ بن بەڵام لەوانەیە هەندێک کەسمان هەبێکێت وەکو وتمانێ سەر پەلەی بێلەوەی کە ئەو شتێکی ئەوێ بەدەستی بێنێت ئێوە تا چۆن ڕێنماییانەگەن کە بە وەرزشکردن ماسوولکەکانیان بەهێز و گەورە بکەن نەوەک لەوەی کێسە زۆر کەسمانێ لەوە چە بینی بێتمان کە دەرزی بەکارهێنێت ئەوە پێیانەڵێن چی بکەن بۆ ئەوەی کە دوورکەونەوە لەو دەرزیانە یاخود ئەمە تەندروستە ئەگەر بەکاری بهێنن بەڵێ لەلایەنی تەندروستیەوە نا لە 100% ناتەندروستە و بگرە جوانیش نییە یعنی زۆر کە زەبیین بۆ منە بەس ئەندامێکی جەستەی گەورە بووە ئیترشانێتی قۆڵیەتی هەر شوێنێک خۆی مەبەستێت شێوازێکی ناتەندروست شێوازێکی ناتەندروست عەزەڵە نییە یعنی ئەوە بە بەرچاوڕۆنی کە تۆ بینی ئەم برادەرە عەزەڵەی قۆڵی گەورەیە عەزەڵە نییە موادێکە بە دەرزی وەکو جەناب فەرموود کردوویەتە ئەو بەشەی جەستەیەوە و وەکو سیلیکۆنێکە کەواتە ئەمەی کە بە دەرزی گەورە ئەکرێت بۆی بینەرانیشمان بزان ئەمە شەوازە گەورە بوونە ماسوولکەی یەکەنیە بە شێوازە تەندروستەکەی تەناوەکەوەیە کە تۆ هەڵ ئاوسابە یاخو سیلیکۆنی تیابێت هیچ تەندروست نییە و ڕێنمایی هیچ کەسیش ناگەین بەکاری بێنە و عەزەڵە دروستکردنیش یعنی ئاسان نییە یعنی کاتی زۆر ئەوێت تۆ ئەگەر بە تەبیعی و بە شێوازێکی سروشتی بتەوێت دەستکەوێت لەوانەیە لە ساڵێکە 3 بۆ 4 کیلۆ ئەگەر زۆر مەزبوط بیت و یعنی زۆر بە پرۆفیشناڵی بکەی لەوانەیە 5 بۆ 6 کیلۆ عەزەڵت دەست بکەوێت جا حەجمی عەزەڵەش بۆ خۆتان نەزان بچووکە یعنی ئێستا 6 کیلۆ چەوری حەجمەکەی زۆر گەورەیە بەڵام 6 کیلۆ عەزەڵە تۆ بێ دابەشی کە بەسەر هەموو لەشتا ئەو کاتە فەرقێکی ئەو تۆشی پێ ناکەی ئەگەر تۆ بتەوێت یعنی فەرق بکەی بەلایەنێکەمەوە دەبێت لە ساڵ زیاتر 2 ساڵ زیاتر چاوەڕوانی نەتیجەی باشکەی باشە مامۆستا وەکو ڕێنماییەک بۆ وەرزشەوانان بە تایبەت لە وەرزی زستانە لەکەیە وەرزشەوان وەرزەکەی ئەنجام باشە بەیانیان دوانیوەڕوان شەوان وەکو زستان و هاوین هیچ وەرزێت ینی ناگۆڕ دیاری نەکراوە بەڵام ئامانجی کەسەکە ئەیگۆڕێ بۆ منە کەسێکمان هەیە ئێوەی کێشدا بگرێ
باشترین کات بۆ چۆری سووتاندن بەیانی زووە بۆ منم کەس ئەگەر بتوانێت 6 هەستێ 6 تا 45 دقه بۆ سعاتێ ڕاهێنان بکە زۆرترین چۆری لە شیا ئەتوانێت بسووتێ. باشە لێرە ئەدوەسێنم خواردن خوات پێشەوە نەیشی خۆ ئاساییە نەیخوات ئاسایی باش ئەتوانێت وەرزش ئەنجام بات 45 دقه هیچ کێشەیەکی باش ئەی دوای ئەوە چی بخوات لە دوای ئەوە ئێترە بێ ئاگای لە دەرەجە یەک نان و سەمونەوەوانە بێت چونکی ئێمە کاڵین بەیاریزان شەکر مەخۆ وازانێ بەس ئەڵین شەکری سپی مەخۆ بەڵام بۆ نمونە تۆ یەک نان 4 سکوپ شەکری تایە ینی تۆ یەک نان بخۆی وەکوایە 4 سکوپ شەکریش لەگەڵ خوارد بێت باشە لەبەرەوە باشترینش دەوەیە شتی چاور نەخوا لە دوای ئەوە شەکر نەخوا شتی سوورەوەکراو شیرینی بەگشتی بەڵێ باشە توانێت شتی پرۆتینی و چۆری بەسوود وەکو میوەکان گرفتێکی نییە گرفتی ئەگەر کێشی زۆر بێ با گرفتی هەیە تەنها یەک دوو میوە نەبێ وەکو شلک یا وەکو ئەڤۆکادۆ زۆر باش ئەمە وەکو کەسێک کە کێشی زۆر بێ بیەوەی کێشی دابەزێنێت بۆ کەسێک کە بیۆ ماسوولکە سەرخات کەسێ بیەوەی ماسوولکە سەرخا عەسران یاری بکە ینی دوانیوەڕوان لەبەرەوەی هەتاوەکوونێ عەسر ئەبێت 2 ژەم 3 ژەم 4 ژەمی باشی وەرگرت بێ لەبەرەوەی لەشی کاربووی کاربێکی باشی تیا بێ وزەیەکی باشی هەبێت چونکی ئەو عەزەڵە بە وەزنلیان و بە قورسی دروست ئەبێ ئەم کەسێک کە بەیانی وەرزشەکە پێویست ناکە وەزن بەکاربێنێ ینی هەر جوڵەیەکی ئایروبیک پاسکیل ترێدمیل ڕۆشتن هەر شتێک بکە ئەو لەشی ئیسفاداکات و چۆری ئەسووتێنێ لەبەرەوە وزەیەکی هێجگار زۆری ناوێ بۆیە ئەتوانێت نانیش نەخوا بەڵام کە تۆ ئەتەوێت عەزەڵە سەر بخەی لە دوانیوە ڕۆیە یاریەکەی ئەبێ وزەیەکی باشت وەرگرتی بێ وزەکە لە ڕێی چیەوە لە ڕێی خۆراکەوە خۆراکێکی باش وەرەگری بە تایبەت پێش یاری بە 2 سعات ینی باشترین کات ئێمە دایم ئەڵێن بۆ یاریزان 2 سعات پێش یاریە و ڕاستەو خۆش دوای یاری کە تەواوە بێ باشترین ئیسفادەکە لە خوارد. باشە کە ئێستا وەرزی سەرماوەسۆڵێ ئەنجا خواردنە چەور و قورسەکانیش لە ئێستا زیاتر ئەخورێت و جەماوەرێکی باشیە ئارەزوێکی زۆری لەسەر هەیە. ئەتوانین بڵێن کاتێک کە کەسێک خواردنێکی زۆ قورس ئەخوا بە تایبەتی ئەمە سەر و پێ قەلە قازە بڵێ من دێ ئەوە وەرزشەکەم کێشە نیە هەر هەمووی تەختەکەم و یەک کێشەی نامێنێت ئەتوانین بڵێن ئەو هەموو خواردنە قورسە بە وەرزشکردنێک ئەنجامەکە یەکسانە بێتەوە بە یەک؟ نا هیچ کار یەکسان نابێتەوە و ئەوەش بزانە تۆ کە شتێکی خراپ بەکەیتە لەشتەوە هیچ کاتێک دڵنیا بە لەوەی کە لە 100% ناتوانانی بە هیچ شتێک کاریگەریە خراپەی کە خواردنەکەی کردویەتە سەرجەستە دەری بکەیت کاریگەریەکە هەر ئەمێنێتەوە لە ناو لەشت. باشە مامۆستا سەبارەت بە یاری وەرێک زۆر نوێرزانانی کە حەزەکەن پاقلاوە دروستکەن ئەو پاقلاوە چۆن دروستن؟ پاقلاوەش هەر عەزەڵەیەک وەکو هەر عەزەڵەیەکی لەشیکە خودی پاقلاوەکە یعنی ئێمە زۆر یاریزانیت بۆ قەڵەوە ورگی گەورەیە ئەڵێ هەموو ڕۆژە یاری ورگەکەم ئەڵێ کاکە یاری ورگت لا نابە وەرە با بچین یاری وەرزشی هەوایی بکە ئەوانە بکە کە هەناسەت ئەباتە سەرەوە لێدانی دڵ دەباتە سەرەوە بۆی چۆریەکی زیاتر بسووتێنی ئەڵێ آخر من نەمێ ورگم لاچێ ئەڵە مورگت بۆ لاچێ چۆن بۆ لاچێ من نەمێ پاقلاوە دروستکەم پاقلاوەش هەر عینی قۆڵت و شانت و قاچت عەزەڵەیە لەبەرەوە تۆ لەناو کۆرسەکەتا هەیە بۆ نمونە هەفتەی 2 جار یا 3 جار هەروەکو عەرزم کردی لەبەرەوەی بۆ نەگەر ئەمڕۆ شەممەیە من یاری ورگم کرد ئیتر ئەبێت تا 48 ساعتیکە ئیسراحەت بەم پاقلاوەیە لەبەرەوەی خۆراک و ڕێکۆڤەری و پرۆتین و ڤیتامین و فایبەر و ئەمانە وەربگرێ ئەگە من هەموو ڕۆژە بێم یاری بکەم لەسەر ورگم بڵێم پاقلاوە دروستەکەم ئەوگادە بە پێچەوانەوە پاقلاوەکانم بچووکە بێتەوە بۆ چونکی مەجای ڕێکۆڤەری نایەمێ نایڵم ئیسراحەت هەموو ڕۆژێک شتێک لەسەر زەخت بێ و نەسیارەیەکت هەیە هەر نەیکوژێنیتەوە هەر لێ بخڕێ ئەچی لێ لە کۆتایی زۆری بۆ چەند یاری پێویستە بۆ کەسێک کە بیەوێت ورگی زۆر نەبێت زۆر کێشی زۆر نەبێت بیەوێت ماسوولکەکە دروستکات؟ 3 یاری بۆ 4 یاری ئەگەر بتوانێت ئاسایی تکرارەکان زۆر بێت تکرارەکان نابێت لە 20 کەمتر بێت لە 20 کەمتر 4 بۆم لە 5 باشە زۆر باشە بە خۆشحاڵی و ئێمە ئێستا لە هەرچی گەڕێکێکا کە ئەڕۆین بەلانی کەمەوە ئەگەر لە هەموو گەڕێکێکی شانە بێت لە 2-3 گەڕەکە لە نزیک یەکتری هۆڵێکی وەرزشی لێ هۆڵێکی لەشجوانی لێە بە خۆشحاڵی و کێسە خەڵکانێکی زۆریان لە وەرزشکردن کردووە ئەگەر تەنها نەژنە هۆڵەکانی وەرزشیش ئەبینین بەیانیان هەر لە گەڕەکەکانی خۆیان بێ لە پارکەکانە بێ بە پێڕۆشتن ئەنجامەیەن تا چەند گرنگە ئێمە ئەم وەرزشکردنە بکەین بە کلتوری لەناو خۆشمانە بڵاو بێتەوانێت زیاتر پەرەی پێبین. سواز بۆخوا کاتی خۆی ئێمە هۆڵمان هەبوو لەوەچێ زۆر لە شوێنی دوورەوە خەڵگاوە بوو لەبەرەوەی هۆڵ نەبوو لە لای خۆیان یا لە گەڕێکی خۆیان بەڵام ئێستاوەکو تۆ باست کرد لە هەموو گەڕێکەوەچێ 2 هۆڵی لێبێ ینی زۆر بۆ سواز بۆخوا و خەڵکیش زیاتر ڕووی تێکردووە بە تایبەت خانمانیش کە پێشتر زۆر کەسانی بەتەمەنیش لە ئێستادا
وەڵی خۆی من ڕێنماییمەوەیە مناڵەکانمان فێرکەین یعنی یەکەم شت با لە مناڵەکانەوە دەست پێ بکەین ئیتر لە هەر وەرزشێک کە حەزەکەن نەک هۆڵی لە ژوانی ئەمە جیمناستیکە مەلەیە بالەیە تۆپی پێیە ینی با ڕێگر نەبین چونکی کاتی خۆی ئەمەکە مناڵ بن بە ڕێگریمان لێکرا ینی لەوە ئەچێت شتێک لەو مناڵەیە هەبێ و ئەگەر مەجای بیتێ و پشتگیری بکەی ببێتە پاڵەوانێکی جیهانی بەڵام کە تۆ ڕێ لێ ئەگری و دڵی ئەشکێنی لەوانەیە بۆ هەمیشە دڵی بشکەوی تریش کاتێ نەچێتەوە سەر ئەو ڕێگەی کە ئەبێ لە سەری بێ مناڵەکەیەوە توانی کە بینیریتە هۆڵێکی لە ژوانی مامۆستا بۆ هۆڵی لە ژوانی ئەبێت لە 17 ساڵ کەمتر نەبێ باشە پێشتر ئەتوانێت سەردانی هۆڵەکە بکات کێشیان زۆرە ینی کێشی زۆر بێت 10 ساڵیشی بێ ئەتوانێت ئەمە بێت ڕاهێنانی پێ بکەین و جوڵەی پێکەین لەبەرەوەی کێشی ڕێک بکاتەوە بەڵام وەکو دروستکردنی ماسوولکە باشتر وایە تەمەنی گەشەی وەسابێ ینی لە 17 بۆ 18 ساڵ باشە مامۆستا ئەنجامدانی مەلەوانی لە هەفتەیەکە بۆ یاریزانێکی لە ژوانی گرنگە وەکو لایەنی قەلبی و عروقی ینی بۆی لیاقی باش بێ لێدانی دڵی باش بێ گرنگە بەڵێ ئەگەر بتوانێت هەفتەی جارێ شتێکی باش باشە مامۆستا لە کۆتا یاوکو کۆتا پرسیار ئەگەر ڕێنمایەکی گشتیت هەبێ بۆ یاریزانان بەتایبەت ئەو یاریزانانی کە یاری لە ژوانی ئەنجامێن وەڵا ڕێنمایی یەک خەویان ڕێک بکەنەوە کە زۆر زۆر گرنگە دوو خۆراکیان و سێهەمیش چاو لە هیچ کەس نەکەن و بە قسەی هیچ کەس نەکەن جگە لە ڕاهێنەرەکەیان نەبێ و ئەگەر بڕوایان بەو ڕاهێنەرەش نییە بچنە لای ڕاهێنەرێکی کە و ینی لەگەڵ یەک کەس ینی زۆر خراپە تۆ ئەم مانگە لای من بی مانگی کە لای یەکێکی کە بیمانی کلایکە دڵنیا بە هیچ کاتێ ناگەی بۆ نەتیجەی کاتەوە بەڕێ ئەو ڕاهێنانە ناسانی زیاتر جستەی تۆوە ناسێت ناسان لەگەڵ ڕاهێنەری ئیشی کرد لایەنی کەم 6 مانگ لەگەڵی بێ بزانێ نەتیجەکەی چیە باش زۆر سپاس بۆ ئامادەبوونە سپاس بۆ زانیاریەکان سپاس بۆ خۆشحاڵ بووین سپاس بۆ ئامادەبوون